نۆرەی دوور و درێژی شۆفێرانی پارێزگای هەڵەبجەیە بۆ وەرگرتنی بەنزینی 750 دیناری لە ناو ئەم شۆفێرانەدا هەیە لە کاتژمێر 4 بەرەبەیانەوە لە نۆرەدایە، بەڵام کاتژمێر 9 بەیانی بەنزینی وەرگرتووە. وەزبا زۆر باشە لەخوا بەزیادە لەوە باشە هەر نابین ئەم بە چاوی خۆی بینیت پێش ناگە من بۆ وەسف بکەم خۆی چاواتێەوە کامێرەکە چاوی هاتێەوە ناتان بڵێم چی وەڵڵاهی کارێ بەو میلەتە ئەکرێ حاشا حەزیت بەسەگ ناکرێت ئەمە ئیشی پیاوە، ئەمە ئیشی ئینسانیەت، ئەمە ئیشی مەسوولە، ئەمە ئیشی چییە؟ ئەمە ناکرد نامە سعات چوار بێ بۆ سەری بەنزین 25 لیتر بەنزین خۆشی ژیانەکەی کوێیە؟ ئەدە چ خۆشێکی تامەوە معاشەکە بۆ نەوە عاڵم معاشەکە جوانە تۆ حەل لە هەموو شتەکان کاکە خۆر بەنزینی کێشەکان لە هەزار لاوە سەرچاوی کێشەوە ئەمانە هەمووی بۆ ئەوەیە تۆ چاواشەتەکەن بۆی بیر لە شتێک ئەساسەکان دەکەیت تۆ بساخ ئەساسەکانیش سیاسیان بە ئێمە ناکرێت. لە ڕۆژی دووشەمەوە سیستەمی پێدانی بەنزینی حکومی 750 دیناری لە هەڵەبجە گۆڕاوە بە جۆرێک هەفتەی 2 جار بڕی 40 لیتر بەنزین بە ئۆتۆمبیلی تەکسی و تایبەت و 50 لیتریش بە ئۆتۆمبیلی بارەڵگر دەدرێت. بەنزین هەرۆکۆ خۆی وایە وەڵڵی کێشەی بەنزیننی ئیلا خەڵک مەغژوڵکردن نەبێ. ئەنا بۆ خۆ دەڕۆژ لەمە پێشکاکە من هەموو ڕۆژە چوومە سلێمانی و هاتمەلوات ئێمە کرد هەر عینە بەنزینە. ئێسەمە لە فەقیرە لە 30 ساخ هاتووە قەسەم بەخوا لە کانیپانەکە لە هەڵەبجەی تازە خەڵگاتووە خۆبی ئێرە نییە برا خۆم تۆ 1000 سیارەمانە بەسە سەیری گەبزان 1000 نابێ. وەڵی قۆربان من حەزەکەم لەوە خراو دریش بێ ئەی بۆ یەکارە هیچ کەسە هیچ قسەی ناگەوتەوە کارەکە قسە ناکە هەم مەجبوری وا بێژێتی ئەیچی بکەی. زیاتر لە 20 ڕۆژە نرخی بەنزین لە هەرێمی کوردستان گران بووە بە شێوەیەک نرخی 1 لیتر بەنزینی سۆپار بۆ 1700 دینار، محەسەن بۆ 1350 دینار و نۆرماڵ بۆ 1150 دینار بەرز بۆتەوە و ئاسۆی دابەزینی نرخەکانیش ناڕوونە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.